بەڵێ سەبارەت بە سەردانی شاندی پارتی و نیگەرانیەکانی پارتی دیموکراتی کوردستان و هەروە حکوومەتی هەرێمی کوردستانی سەبارەت بە پابەند نەبوونی عێراق بە ناردنی شایستە دارایەکان پابەند نەبوون بە ڕێککەوتنەکان لە ماوەی ڕابردوودا لە نێوان هەرێم و فیدراڵ ئەنجام دراون لە بەغداوە بەڕێز دکتۆر سەلام زوبەیدی کتێبێژی هاوپەیمانی نەسرمان لەگەڵدا. دکتۆر سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. هۆکار چییە لە دوای دوو ڕێککەوتن لە نێوان یەکێکیان لە نێوان هەردوو سەرۆکوەزیران مەسرور بارزانی و سەرۆکوەزیران محەممەد شیع ئاسیدانی دواتر ڕێککەوتنێک لە نێوان دوو لایەنی کوردی پارتی و یەکێتی چەند لایەنێکی سونە بەشێکی زۆری لایەنە شیعەکان بۆ پێکەنانی هاوپەیمانی ئیداری دەوڵەت و بەڕێوەبردنی دەوڵەت. بەڵام تا ئێستا عێراق پابەند نییە بە ناردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان. نعم بسم الله بناوی خۆی بەخشندە و میهرەبان. سڵاوتان لێ بێت، سڵاو لە هەموو بینەرانتان لە هەموو کوردستان. لە سەرەتادا من عێراق ئەو شێ بە تۆزێک بە هەستیاریەوە وەردەگرم کە دەڵێ عێراق پابەندیەکانی بۆ هەرێم نانێرێت، چونکە عێراق هەموو یەک خاکە، پێویست ناکە ناو ناتۆڕی جیاوازی لەسەردا بنین، پێویستە ناوەکان لە کاتی خۆیان بەکاربێنی. من بڕوام وایە ئەو ڕێکەوتنانەی لە ماوەکانی ڕابردووە کراون لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناواندا کۆمەڵێک ویستی سیاسیان لە پشتەوە بووە، بەردەوامیش ناکۆکی هەبووە. ئەو ناکۆکیانە بوونەتە هۆی دروستکردنی بربەست لە بەردەم حکوومەتیشدا هەندێک کێشەی هەڵپەسێڕێویان دروست کردووە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناواندا. هۆکارەکەیشی بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگەڕێتەوە بۆ هەردوو لا. با پێت بڵێم ئەگەر بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەستی دەستور بوو بێت، چونکە دەستور خێمەیەکە خێوەیەکە بۆ هەموو ڕێکەوتنەکان، هەر ڕێکەوتنێک لە دەرەوەی دەستور با پێت بڵێم ناچێتە بواری جێبەجێکردنەوە بە شێوەیەکی تەندروستانە. ئەو ڕێکەوتنانە هەمویان لەسەر بنەمای ڕێکەوتن و لەسەر بنەمای دابەشکردنی کێک بوون، بۆیە پێم وایە ئەم سەرکەوتوو نەبوون. هەر لەبەر ئەوە ڕوبەڕووی دابشکاری بوونەتەوە، ڕۆبەڕووی پێشەلکردن بوونەتەوە. ئەو ڕێکەوتنەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری تێدا کردووە لە ئیدارەی دەوڵات بەسەر چوارچێوەی وەرەقەیەکی سیاسی بووە لەگەڵ بەڕێز سوودانی ڕێکەوتون. بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێت بڵێم بەڕێز سوودانی بەردەوام سوور بووە لەسەر ئەوەی کە ئەم حکوومەتە حکوومەتێک لە حکوومەتەکانی پێشی خۆی جیاواز بێت و کێشەکان چارەسەر بکات. بەردەوام هەوڵی داوە کە هەموو ئەو ناکۆکیانەی هەبوون لە ماوەکانی ڕابردوودا لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکات بە پێی پایەکانی دەستور. بەڕێز سوودانی سوورە بە پەرۆشە بۆ ئەوەی کە کەشێک دروست بکات ئەرێنی بێت لە نێوان هەردوولادا. هەرێمی کوردستان لەکوێ پابەندی دەستور نەبووە؟ سوودانی هاتووە بۆ هەرێم، شاندی هەرێم هاتووە بۆ بەغداد، بەردەوام ئەم سەردانانە هەبووە. تەنانەت سەرۆکی حکوومەتی عێراق چووە هەرێمی کوردستان و کۆمەڵێک لە تێکەشتنی باشی بەدەستهێنا لەم بوارەیەدا. لە چ شوێنەکە هەرێمی کوردستان پابەندی دەستور نەبووە؟ ئەگەر باس لە هەناردەکردنی نەوت و ڕادەستکردنی نەوتەکەن سەرۆکوەزیرانی عێراق خۆی ئەڵێ هەرێمی کوردستان نەوتی ڕادەست کردوین و ناردنێک بڕەکەشی زیادەکە. بەڵێ با پێت بڵم یەکەم شت ئەوەیە کە هەرێمی کوردستان مافی هەیە، بەڵام ئەرکیشی لەسەر شانە. پێویستە لەسەر حکوومەت ئەو پێویستە حکوومەتی ناوات مافی گەلی کوردستان دابین بکات لە چوارچێوەی ئەو بەشەی کە لە حکوومەتی ئیتیحادی و ناوەندی بۆی داناوە، لە چوارچێوەی کە ئەو بودجەیە کە لە ئەنجومەنی نوێنەران تێپەڕا. لە بەرامبەرشدا هەرێمی کوردستان لە سەرەتی کە پابەندیەکانی خۆی بەرامبەر بەغداد جێبەجێ بکات. ئەگەر تۆ داوای مافەکانی خۆت دەکەی پێویستە پابەندیەکانیش جێبەجێکەی. ئەمە شتێکی ڕوونە. ئێستا کۆمەڵە ڕێکاری دەستوریمان هەیە، پێویستە پێوەی پابەند بووین. ئێستا حکوومەتی عێراق بەردەوام پارەی بۆ هەرێمی کوردستان ناردووە، تەنانەت لەسەر وەکو سولفەیش ناردوێتی بەردەوام پارەی ناردووە. بەپێی زانیاریەکانمان حکوومەتی هەرێمی کوردستان 1 دیناری ڕادەستی بەغدا نەکردو، 1 دیناری نەوتی ڕادەستی بەغدا نەکردووە. هەرچەندە کۆمەڵێک دوان دژبێت سەبارەت بەڵام ئەم مانگە بەپێی زانیاریەکانمان بەڵام ئەم مانگە کەمتر لە نێوی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ناردووە بەغدا.
بەڵێ 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 ئێستا جواب دایتۆ لەسەر ئەو پرسیارە کێشەکە ئەوەیە کە بابەتی ڕێکارمان هەیە بەشێک لە هێزە سیاسیەکان کە حکوومەتیان پێکێناوە و وەکو خۆیان وەکو خاوەندە سەڵات دەبینن هەندێک گومانیان هەیە لەسەر ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەشی دووەمیشیان ئەوەیە بڕوام وایە بەڕێسەرۆکی حکوومەت سوودانی تاوەکو کۆتایی هاتنی ئەم ڕێکارانە و بەردەوام دەبێت چونکە ئەو لەگەڵ هەندێک لایانی دیکە ڕێکەوتنی هەیە هەندێک بە هەستیاریەوە هەڵسوکەوت دەکات ئەو فەرمانی کردووە بە دیوانی چاودێری دارایی کە لێکۆڵینەوە لەم بابەتە بکەن و لێکۆڵینەوە لە بابەتی ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکات تەنانەت لە کۆتا کۆبوونەوەشدا کە فەرمانی داوە کە ڕێکار بگرێتە بەر بۆ ئەوەی کە کێشە بیروکراتیەکان و کێشە ڕەوتنیەکان چارەسەر بکرێت ڕای سپاردوون کە ژمارە هەرێمی کوردستان فەرمانبەرەکانیان ئاڵچەگاندنی بۆ بکات و بە زووترین کات پاریان بۆ بنێرێت ئێستا بەرسوودانی بە بێلایەنانە سەیری ناو دۆخەکە دەکات و دەیەوێت هەموو لایەک بابەت بن بە ئەرکەکانیانەوە ئەو گۆڕەکەی سیاسی چوەتە ناو گفتوگۆکەوە بەڕێسوودانی داوا دەکات کە هەرێمی کوردستان هاوکاری بەغداد بکات لە داڕشتنی ڕێکارێک بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە لە ڕابردووە هەبوون نەچینە سەر باسی دۆسیەکانی دیکە بە دۆسیەی کۆن و دۆسیە نوێ تێکەڵ نەکەین چونکە بودجە پێویستە بە خەڵکەوە دواتر بڕام وایە کە دادگای فیدراڵی ڕەدی هەندێک مادەی دایەوە بودجێ هەرێمی کوردستان لەبارەی لە عێراقەوەی کە لە عێراقدا هەیە هەر لە سەرەتای دروستبوونەوەی حکوومەتی فیدراڵ لە دوای ڕوخانی ڕژێمی پێشووی عێراق حکوومەتی عێراق لە سەر بنەمای شەراکەت و هاوبەشی و تەوافق و هاوسەنگیەک دروست بووە بۆ تەواوی پێکاتەکانی عێراق بە شیعە و بە کورد و بە سونە و بە تەواوی لایەنەکانی تریشەوە بەڵام ئێستاوە تەنها کورد نییە کە نیگەرانە لە حکوومەتی ناوەن بەشێکی زۆری لە سونەکانیش نیگەرانن لەوەی کە دەڵێن ئێمەش پشتیوە خراوین بە شێوەیەک لە شێوەکان شەراکەت نییە هاوسەنگی نییە ئەمە تەنها گلەی کورد نییە لە بەرامبەر حکوومەتی فیدراڵە بەشێک لە سونەکانیش هەم گلەیان هەیە بەڵێ بەڵێ قسەکە تەواوە هەندێک زانیاریم پێدای ئەمڕۆ سیستەمی ڕێکەوتن لە عێراق هەیە سیستەمێکە کە هەمومانی نەخستووەتە ژێر یەکچەترەوە بەڕاستی شکستی هێناوە پێویستە ئێمە لەسەر دەوڵەتی دامەزراوایی بڕۆین دەوڵەت بە دامەزراوایی بکەین حکمێکی دروست بهێنینە پێشەوە بەڵام بەداخەوە لە ساڵی 2023ەوە حکوومەت نەیتوانیوە کە ڕێکەوتن و لێکتێکگەشتێک هاوبەش لە نێوان هەموو لایەنە عێراقیەکان بهێنێتە بوونەوە بۆ نمونە کێشەیە لە نێوان شیعەکان لە نێوان سونەکان لە نێوان حکوومەت لە نێوان حکوومەتی هەرێم ئەمە هۆکارێکن بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنانەی کە کراون وەکو خۆی جێبەجێ نەکردن وەکو ئێوە دەزانن هاوپەیمانەتی نەسر بەردەوام لەسەر ئەوە کاری کردووە کە وەرقێکی سیاسی هەبێت لە ڕێکەوتنی چوارچەوەی ئیدارەی دەوڵات بەڵام بەشێک لە لایەنەکان واژویان نەکردووە بۆ نمونە هەندێک خاڵ هەیە کە حکوومەت شەرمەزار دەکات هەندێک بۆ نمونە ئەگەر تۆ نەتوانی لە چوارچەوەی ڕێکارە دەستوریەکان دان بە کێشەکانە بنیت هەوڵ چارەسەرکردنی بدەیت ئەوە کێشەکان زیاتر دەبن بۆ نمونە بەڕێز سوودانی ناتوانێت لە دەرەوەی حکوومەتەکە کێشەکان چارەسەر بکات ناتوانێت لە چوارچەوەی دەوڵەتێکی دیموکراتیدا نەبێت هەنگاو بە ئاڕاستی چارەسەرکردنی کێشەکان سەرۆکی حکوومەتی عێراق ناتوانێت هەموو ڕێکەوتەکان جێبەجێ بکات بەویستی خۆی چونکە دەسەڵاتی ئەو دەسەڵاتەی نییە ناتوانێت شتێ بکات کە لە دەرەوەی دەستور بێت لە دەرەوەی یاسا بێت لە بەشێک لە خاڵەکاندا حکوومەت نەیتوانیوە کە وەکو خۆی پابەت بێت بە ئەو شتانەوە بەڵام ئێستا ڕێکەوتنێکمان هەیە لە چوارچەوەی دەستور تا دەستور دابینکەری مافی هەموومانە دەستور بەڵام پێت بڵێم هاوپەیمانەتی نەسر داوا ئەوە دەکات کە یاسای نەوتوقات جێبەجێ بکرێت چونکە پێمان وایە ئەمە بڕڕێی پشتی تەسفیەکردن و یەکسانکردنەوەی هەموو کێشانی هەرێم بەغدا بەڕێز دکتۆر سەلام زوبەیدی لە بەغدا لەگەڵماندا بووی سوپاس بۆ ئێوە بێگومان کوردیشە لەگەڵ جێبەجێکردنی دەستوردا